درەختی هیچ ئاواتێک بەبێ ئارامی بەرناگرێ. بەبێ ئارامی ناتوانین قۆڵی ئاوەدانی هەڵماڵین. هەتا ئارام نەبین ناتوانین بیر لە ئاوەدانیەکی باشتر بکەینەوە. بۆیە هەمیشە لە ئارامیدا دەتوانین جوانتر بیر بکەینەوە. پێکەوەی و خۆراگری تەواوکاری پێکانی ئامانجەکەن. ئاخر ئاوەدانی بەبێ دەستباری و باوەڕبوون بە پێکەوەی و کاری هەرەوەزی و پێکەوە ژیان ممکن نییە. سەبارەت بە خۆراگری مەرجە بۆ هەموو نیشتیمان و نەتەوەیەک کە لە خۆناغی پەڕینەوەدا بێت، چونکە بوونی ئاڵنگاری زۆری دەرەکی و ئاڵۆزیە نێوخۆیەکان و بوونی ئایدیا و هێزی جیاواز لە ژینگەی دیموکراسیدا پێویستی بە خۆراگری و عەقڵانیەت و ئیرادەیەکی بەهێز و پشودرێژیە. کەواتە ئارامی، ئاوەدانی، پێکەوەیی، خۆراگری